ئەم زانکۆیە بەری ڕەنجی کاری 2 ساڵی ڕابردووە کە خۆشبەختانە دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر خەونەکانمان بوون بەڕاستی. لای هەمووتان ئاشکرایە پێوەری پلەیەکی دیاریکردنی ئاستی پێشکەوتنی هەر کۆمەڵگایەک و ڕەگەزی سەرەکی شارستانی بریتیە لە ئاستی زانکۆکانی. لەم بوارەدا ئێمە لە گروپی کۆمپانیەکانی قەیوان بەردەوام هەوڵمان داوە بەشداری فعلی بکەین لە پێشخستنی ئەم سێکتەرانە و باشترین کوالیتی فراهەم بکەین بۆ هەموو لایەک. سەرنجام لە ئاستی زانکۆ خوێندنی باڵاش توانیمان یەکێک لە بڕاندە سەرەکیەکانی جیهان بێنینە کوردستان، ئەویش زانکۆی UTM مالیزیە کە لە ڕیزبەندی زانکۆکانی جیهان بۆ ساڵی 2017 پلەی 228 وەرگرتووە و یەکێکە لە زانکۆ هەرە باشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەوە ژوا دەکات کە ئەم زانکۆیە لە داهاتوودا بەشداری جددی لە بەرزکردنەوەی ئاستی وشیاری و توێژینەوەی زانستی و سەرنجام پێشخستنی کۆمەڵگەکەمان. سەرباری ئەوەش ئەم زانکۆیە دەبێتە ناوەندی هاتنی خوێندکارانی دەرەوەی هەرێم و ئاڵوگۆڕی کەلتوری و شارستانی. وەک خوای گەورەش فێرمان دەکات کە مرۆڤ ڕووی لە فێربوون و زانستی زیاتر بێت کە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت وەقول ڕەبی زیدنی عیلما. میوانانی زێدە ئازیز، لە جیهانی نوێدا وەک چۆن بزنس بووە بە زانست و تەکنەلۆژیا، خودی زانست و تەکنەلۆژیاش بووە بە بزنس. وڵاتە هەرە پێشکەوتوەکانی دنیا ئەوانن کە زۆرترین سەرمایە لەم بوارەدا وەبەرهێناوە و وەگەڕخستووە. لە بەرامبەریشدا پێوەری هەرە گرنگی پێشکەوتن هەر زانست و تەکنەلۆژیایە. لە ڕابردووشدا میلەتی ئێمە ئەوەی سەلماندووە کە ئەگەر ژینکەیەکی تەندروستی بۆ فەراهەم بکرێ هیچی کەمتر نییە لە میلەتانی دنیا. دوایین نمونەش بەڕێز کۆچەر بیرکارە کە توانی پلەی یەکەم لەسەر ئاستی دنیا بەدەستبێنێت لە بوارەکەی خۆیدا. بەو هیوایی ئەم زانکۆیە بێتە دەواازەیەک بۆ گواستنەوەی زانست و تەکنەلۆژیا لە دنیاوە بۆ گەنجانی وڵاتمان و دەرفەتی ئەویان بۆ بڕەخسێنێ کە بە شێوەیەکی زانستی لە نوێترین داهێنانەکانی دنیا ئاگادار بن و بەشداریش بن لەو داهێنان و پێشکەوتنانە و سەرنجام بەستنەوەی خوێندنی ناوخۆ بە خوێندنی دنیا و بە ستانداردکردنی. هەر لێرەشەوە موژدەی ئەوە بە فێرخوازانی کوردستان و عێراقیش دەدەین کە گونجاوترین نرخ پەیڕەو بکەین تا زۆرترین کەس بتوانێت لەم زانکۆیە سودمەند بێت. لە کۆتاییشدا نابێ ڕۆڵ و پشتیوانی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات تاڵەبانی و برای بەڕێزم کاک دکتۆر یوسف وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە یاد بکەین کە لە سۆنگەی و ڕاستیانەی پێشتر باسمان کرد پشتیوان و هاوکارمان بوون بۆ بە ئەنجامگاندنی ئەم کارە ناوازەیە.